نابێت تۆ تاوانی بچووک بەکەم بزانێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئینسانی ئیماندار تاوانەکانی وەکو کێوێ سەیرەکا بەسەر خۆیەوە چەندە بچووکیش بن. ئەڵێ ئێستا کەوێ بەسەرمە ئەم فلیقێنێ. ئەڵێ بەڵام منافق تاوانەکانی وەکو چیە بینێ بەسەر خۆیەوە بەسەر مێشێک لەسەر لوتی نیشتی بێتەوە ئاکا لای بە هیچ نییە کۆرەڵەر چیمان کردو چیمان کردووە لە بەیانی سریال قاگەسی فلیمەگەسی گۆرانێکە ذیکرێکی خوا بە دەمیان نات و گوێ لەو تارێ نەگرتو گوێ لە دەرسێ نەگرتووەڵێ هیچمان نەکردو خوامان خاتە باش ئەو خۆی وەکو وایە کە تۆڵی هیچمان نەکردو خۆی وەگاڵە شتێک کردووە پاشە ئەمەڵە من هیچم نەکردووە وەکو وایە حەقی خوای پەروەردگار زۆر بچووک بێ لەلات هیچ قەدرێ بۆ خوای پەروەردگاردانی هیچ عەزەمەتێ بۆ خوای پەروەردگاردانی بۆیە هەر لە کۆنەوە زانایان فەرموویانە سەیری تاوانەکە مەکەن چەندێکە سیرکەن دەرخەق بە کێ کردوتانە بۆیە گەر وریانە بی تاوانە بچووکان وردە وردە ئەدبەنە ناو تاوانە گەورەکان. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا يبلغ العبد درجة التقوى حتى يدع ما ليس به بأس مخافة أن يقع ما به بأس. ئینسانە فەرمێ ناگاتە پلەی متەقیەکان هەتا وەکو ئەو شتانەی کە حرامیش نییە حرام نییە بۆ خۆی وازی لێ نەهێنێ نەوەک بیخاتە ناو حرامەوە. باشێ سەیران حرامە سەیران و گەشت نا بەڵام ئەگەر هەر زۆر بیکەی بە شێوەیە بتخاتە حرامەوە نوێژە بفەوتێ جومعە بفەوتێ وتار بفەوتێ دەرس بفەوتێ هۆختا بێ بە حرام تۆ لەبەر ئەمە ئەوت واز لێنە ئەبێتە حرام. جا بۆیە فەرمێ لەو کاتەیە تۆ گەیتە پلەی تەقوا و متەقی کە واز لەوانە بێنی ئەدبا بۆ حرامێک. جا بۆیە بەڕاستی لە کۆنەوە زانایان فەرموویانە وریابن تاوانە بچووکەکانتان مەکەنە تاوانی گەورە بە بەردەوام بوون لەسەری و بە کەمزانینی. تاوانی بچووک بە کەم بزانی بڵێ هەر هیچ نییە هیچم نەکردو چیم کردو ئەوە هەر بەنسبەت منەوە هەر هیچ نییە وا بڵێ ئەمە خۆی ئەبێ بەچی ئەبێت بە حەڵاڵکردنی تاوانەکە زۆر خەتەرە. بۆیە لەو دوو حاڵەتەیە کە ئیسرارەکەیت و بە کەمی ئەزانی تاوانەکانە بنە گەورە لەسەر کە بوویە گەورەش لەسەرێ ئەنووسرێ ناسڕێتەوە بەستەوە بای سڕێتەوە لەسەر ئەنووسرێ ناسڕێتەوە کە نووسرا شۆنە نووسرە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێدا ئەفەرمێ عەبد کە تاوانێکان نوقتەیەکی ڕەش لەسەر دڵی دروستە بێ ئەگەر تەوبە بکە سپێ بێتەوە گەر نەکا دانەیەکی تر نەکا دانەیەکی تر دانەیەکی تر تا هەموو دڵی ڕەشە بێ فەرمێ ئەوە ئەو ڕانەیە کە خوا باسی کردووە لە دڵی ئەدرێ کەلا بەڕانە عەلا قولوبهم ما كانوا يكسبون بەهۆی ئەو تاوانە گەورانەوە کە بەردەوامەیکەن دڵیان تەواو و مۆری لێدرا و هەمووی ڕەش بووە کەسێکی کافر. ئەلێرەوە تەواوی زانایانی ئیسلام فەرموویانە المعاصی بەرید الكفر تاوانەکان بەریدن تۆ بەرەو بن بەرەو کوفرێ بن کە تۆ تاوانە کرد ئاسایی بوو تاوانە کرد ئاسایی بوو درەوەختە کوفریش ئاساییە بێ لەلاو ئەبۆ شێوە ئەنجا دواوە کەویتە کوفرەوە